دم باش خوندەکارên هێژاز مامۆستا هەدی ئەبراهیم میمێ پرتوکە زانیاری بەردەوام بکەین گەهانە وانە سێل وانە چارێ یا چارێ پەرگا لە سنەری یا بەلافبووی وانە مەیە بەرێ ما دەست پێ کاوێناکێ بەحس کرد مەگۆ پەرگا لە سنەری یا بەلافبووی چییە و چ تێدە هەیە و چ پێک تێ و ئەو شتێن ژێ پێک تێ کودێ دەهانە ئێرۆ ئەمێ بەردەوام بکەین مێ ئاگاهینە نو ببن هەردوو ئاگاهیە نو یەن ببن یەک ژێ ریفلێکس ژێرتێ گوتن یادی نەخۆشیە لەسەر پەرگالە سنەری تێن چێکردن یا ناڤەندیژی و یا بەلافبووی دەست پێکێ ریفلێکس چییە؟ ریفلێکس گاڤە ئەس هشیاریەکیان بەرسفداینەکێ بدەم گاڤە دەستێ خۆ بدەم تشتێک گەرم ئەمێ ببینن ئنۆ گاوام دەستێ خۆدا تشتێک گەرم بلێزێکی دەستێ خۆت بەگەرێنم بێ ئەس گەلێکی پێ بفکرم بێ ئەس بسەکنم مەجێنم گەرمەیان نەگەرمە بلێزێکی ئەزوی دەستێ خۆت بەگەرێنم چما دوێ دێلاش بەرسفداینێکی دێک و خوا بپارێزیش چ بپارێزیش بێ گەرماهیە ها ئەف ژێرە چ تێ گوتن ریفلێکس گاوا گو ئەس خوا بپارێزمش تشتێکی بلێزێکە خۆرد بێ ئەس مێژی تێدە بسەکنم یان کۆنترۆل بکەم جهتێکێدا لاشی خۆ دووری گەرمایە بکەم دووری تشتەکە بزرار بکەم لەوێ دەژێرە تێ گوتن ریفلێکس ریفلێکس لەوێ دێدا هەنێک هەنا کارن هەنا ئەتکارم کۆنترۆل بکەم و کارن هەنا ئەستکارم کۆنترۆل نەکەم یە کۆنترۆل بکەم ناوەن داوال چێمێژی یە کۆنترۆل نەکەم ناوەن داوال مێژیە دەرزگا پشتێدا یعنی ناوەن دێمە یێ سنەری لێ دێ کودێ دەنا مەژی و مەژیە دەرزگا پشتێ مەژی وەک چێ وەکە گرتنا چاف ئەنها چاوێ خۆت vekم و دیگرم خۆستەکە خوانە ئەستکارم کۆنترۆل بکەم ئەف ناکێ ناوەن داوێناکێ کودێ دەیە المەژیدەیە لێبەلێ چێ هەنا گۆلمەژیە دەرزکا پشتێ دەبێ گاوە ئەستی خۆ بچم بدەم تشتێک گەرم و بلێزێکێ بەگەرێنم لێ دێ ئەز بێ کۆنترۆلکردنا مێژی لێ سەکنم با ناوەن داوێ کودێ دەیە مێژیە دەرزکا پشتێ دەیە ئەف ژێرتێ ریفلێکس ژێرتێ گوتن ریفلێکس لێ دێدا گاوە ریفلێکس چێت بێ گەڤانە سنەریژی چێ بێ گەڤانە سنەری چییە؟ ئەو ڕیا هشیاری تێدە دەست پێت کێ حتا دا جارێک دیت بەگەرێ و بەرسفداینێن دێ فەژێرە چێ دەست پێت کێ هشیاری دەست پێت کێ هشیاری کودێ دەست پێت کێ گاڤە سنەرێکی پێ هەسینێ بێ هشیاری بگرێ و ببێ ناوەندا سنەریش ناوەندا سنەری دیسە بەگەرێنێ بریا چێ سنەرێکی تەبگەرێ مانات فێدش چی دەست پێت کێ سنەرێکی پێ هەسینێ دەست پێت کێ چی داوێت بێ سنەرێکی تەبگەرێ گاوات گهێ لە باد بەرسفدایی ناخوا ددێ گاوا ئەس بێژم دەستێ خۆمدا تشتێک گەرم بەرسفداین لێ چێ بێ ئەزێ چاو بەرسفداینێ دەم هشیاری گەها پێشوازی کەر پێشوازی کەر چنا پێشوازیکەرێ گەرمێ هەنە یێ جەمەدێ هەنە یێ فشارێ هەن لێ چێت بێ ئەف پێشوازی کەر جهدێکی دەبێ هشیاری دگهێنێ سنەرەکە پێ هەسینێ چ تێدە چێت بێ پۆتەنسیالە چالێکردنێ وەک جارێ دەن یێمە بری ژێ سنەرا پێ هەسینێ وە چێ ناوەندا سنەری بەگەرێ سنەرێکی تەبگەرێ و سنەرا تەبگەرێ وێچکێ بەرسفداینە دێ ژvê hişyariyê ev jê re çi tê gotin kevana sinerî riya çi tê de çê kerkoka sinerî destpêkê heya dawiya wê nakî ewa ye çêbûna refleks ewa ye wê yanî xetewatê wê çûçin destpêka wê bendoriya hişyarîker bendoriya hişyarîker çi ye ez ê bêjim ev pişwazîkar cem heye li vê dê de hişyar kirin çêbû gava hişyarkirin çê bibê wê çi çêbê ev hişyarîkirin wê kê wê pêşwazîkerê mes bêjim germahî ev pêşwazîker li vê dê de na pêhsehan ev pêşwazîker vê agahiyê din kê wê din sinereka pêhesînê din sênereka pêhesînê sinera pêhesînê wê lê girê riya dendrêtis wê istiqbal bikê û bibê gihênê gewdeya şaneya sineriya pêhesînê gewdeya şaneya sinera pêhesînê li kudê de ya li girêka sinerî de ya ew girêka sinerî ya li berî mejiyê derzika piştê eva mejiyê derzika piştê me got rayên paş hene ev rayên paş
گرێ کلسەر هەنا لێ دێدا گەودەیە شانە پێ هەسینێ تێ حەواندن دیکەملێنێ تێکەوێ قلوچە پاشدا یا مەژیە دەرزگا پشتێژ هەیبەرە گەور کیژان هەیبەرێ ji heybera gewr geha heybera gewr li vê de wê çi êgirêdan yan wê şaneke sinerî ya girêder dibe êgirêdan û ji vê şaneya sinerî ya girêder wê carekî din çi ve êgirêdan bi şaneka tevgerê şaneka tevgerê ev şana tevgerê gewdeya wê li qulûçeya pêş de ya ya mejiyê derzika piştê heybera gewr da wê vegerê çêkû dê çê cihê tê de hişyarkirin çêbûyî ji ber çû ji ber ku bersivdayînê bide gorî vê zirara çêbûyî çend şana li vê rêre cem çêbûn sê şana ya siner ya pêhesînê ya girêder û ya tevgerê ji vê re çi tê gotin kevana senerî yan bi awayekî dî şana siner ya pêhesînê ya girêder nîne yani carna heye carna nîne gorî hişyarîkirinê dû vira mubashir çê dibe rast û rast tê şana tevgerê û ya tevgerê tê bersivdayînê dê li vê dê dika di cûrê kevana sinerî hene gava şana girêder hebe û gava şana girêder nebê û lêbelê jî carna zêdeyî şaneke girêder heye carna yeka carna dona carna sê û heya nebê jî çiqa şanê girêder kêm bin çiqa herkoka sinerî lestir çê ji ber ku turbûnên sinerî têda kêm in hişyarkir pêşwazîkirinê pêhesînê sinerên pêhesînê eva sora me welê destpêkin wîsandî pergala sinerî ya navendî mejiyê derzika piştîya sinerên tevgerê yên vegerandin dawiya wê lebet gava bersivdayînê dê ev nexşa têgeha jêra û ev gavên wê ne dikarin dîsa vegerênin bandoriya hişyarkir hişyarkirina sinerê pêhesînê wergerandina agahiyan vê de wergerandina agahiyan çi ye gava ev agahîgeha cihê navendî mejiyê derzika piştê bê yan mejî bê wê pişi awayê ê wergerandin û tişteke bi zirara bê ev laş xwe jê biparêzê carek din cihdekî de xwe diparêzê û xwe dûr dike ji vê re çi tê gotin wergerandina agahiyan ev ji karê pergala sinerî ya navendî ye gava çarê hişyarkirina sinerê tevgerê vê hişyarkirinê gihênê kê gihênê sinerê tevgerê ji ber ku bersivdayînê bide dawiya wê bersivdayîn cem lebet çê dibe û xwe diparêzê li vê de em refleks dawî bûn tiştek tê nema pirsin tê dihebin gava ez bêjim refleks cihê navendî li ku dê de ye vê ez bêjim mejiyê hejî heye û mejiyê derzika piştê çi cudahîna bera her tika de heye gava ez kontrol bikim mejî de gava ez nikarbim kontrol bikim yani bê xwestekan bê mejiyê derzika piştê de ye mînekekê bêj seriya mejî û yek ser mejiyê derzika piştê wek niha me gotî me got ya mejî girtina çav û vekirina wê nake ya mejiyê derzika piştê gava destê xwe bidim tiştek germahî yan bêhemdîn bikî li vê de nexşa têgeha jê tê xuya kirin kevana senerî çiya awayê çêbûna refleks gavê wê û ji me re bijmar bikin û ev wana me jî hûn karibin vanekê me nivîsandî ser binivîsênin ev xweşa ev sinerên pêhesînê ye ev gewda sinerê pêhesînê ye mejiyê derzika piştê berîn hame hemû tişter nivîsandiye û zanibin kîjan qilûça paş e kîjan ya pêş e kîjan heybera gewr e kîjan ya spî ye ev hemû berîn hame birina û ye herî girîn gilvê dê de wexta refleks ez behs bikim û şana bidin xuya kirin înû ev ya pêhesînê ye ev ya girêder e ev ya tevgerê ye û lebet de jî werî xuya kirin pêşwazîkir û bersivdayîn jî her du jî werin xuya kirin ev xelas li vê dê em dawî bûn em ê herin nexweşiyên pergala sinerî li vê dê em naxistin ya belavbûyî yan ya navendî li vê dê bi awayekî giştî înû nexweşiyê pergala sinerî çina gelek hene lê çendek ji ber nivîsana ev nexweşî sedemê wa çine gelek sedem hene belkî êrîsî bê cînatê ser kromozomane rast bin şeş tîlwa dihebe yan
قازە چێ ببێن وەک حادثاوانەکە گەلێک جارە چێت بن تعدل مێژیت کن یان مەژیە دەرسکا پشتێت کن جهێ کارێکی تێسەکناندن مەسەن گاڤاوەڵەت بێژن ئاف نەمات کارێ بمەشێ پشتی وێ قازای پشتی وێ حاسی نەمات کارێ بمەشێ چماش بەرکو بیکون سنەرێن تەبگەرێ یێ لنگا تعدل وابووە و سەکنینە ئەف سەبەب ئاوەی ناکێ دەردۆریە گەلێک سەبەبێن دی هەنە من هاوانەکە هەنێک نەخۆشیە بێژم بینن سەدەماوە و چب یەکیر چێژیت بێ ژوانە خۆشیان پارکنسۆن ئەپلیپێسیا بەرخین کولبوونا مێژی و زهایمەر پارکنسۆن چییە؟ گەلێک جارە ئەم کەس ناتبینن یێ بەعەمر بەلکی نەگەلێکی بەعەمر ژی بن لێ گەلێکی جەم کێتێ خویاکردن یان مرۆڤێن بەعەمر گاڤات مەشن لەرزن گەلێکی دستێواژی گاڤا سەکنیژن دستێوا هالوچیت بێ لەرزاندن دستێوارچیت بێ چما مەژی ولاش چ تێدەهەنە هەیبەرین کیمیایی تێدەهەنە بەرین هاژی مەژوار گوتمە بەحسا ئەستیلکۆلین کرد لێلبێدێ هەیبەرێکە نو هەیە چی ژێر تێگوتین؟ دۆبامین دۆبامین چییە و کارێوی چییە؟ ئەستیلکۆلین کارێوێ ناکێ هەرتم ماسوولکەیە تەبگەری ژێرچێرکی و دۆبامین تەبگەراڤا ماسوولکەیە سەکنین فگاڤە هەفسەنگی ناڤەرە هەرتکا دەچێت بێ ئەتکارم ڤا ماسوولکەیە گۆری خوا تەفگەرێ بکەم و گۆری خوا بسەکنێنم بریا ئەستیلکۆلین و دۆبامین یەموانا بینن و ئەم نزانن ئەو هەنەژی لێ بریا هەرت کاچێت بی دۆبامین شکو دێ تێچێکردن ژێ شانە نەسنەری مەژی ستویی دە تێچێکردن ئەف شانە گاڤا کاری وات سەکنی و دۆبامین نیکار بن هەلبرینن و چێ بێ ئەستیلکۆلین تەنێ دمێنێ ئەستیلکۆلین کارێوێ چییە؟ لاش تەفگەرێ ژێرچێتکی دۆبامین نینەوەی تەفگەرێ بسەکنێنی لاشێمەی مێنێت لەرزاندن پێرچێبی نەی بەس لەرزاندنجی ئەو کەس نەماتکاری پەیوێ خۆ خۆشک بێژێ ژبەرکو ئەو لەرزاندن کەوێ زماندات کەوێ لاش شاغدا لێدی چێت بێ ئەف کەس نیکاری کاری خوا بەردەوام بکێ لێ مێنێ نەخۆش دستیوی لەرزاندن نکاری ڕاجێت شتێکی مەشاویە نەڕاست بێ طب ئەمە چکن حتا نەخۆشی جەم بسەکنی ئەم نکاروی نەخۆشی گەلێکی بسەکنن لێ ئەم تکارێن دەرمانێک گۆ دۆبامین تێدەها بێن بنەوی کەسی ئەف کەس دۆبامین وێ چێژێرە ڕیا مێژی وێ ژوێرە هەنێکی ڕاست بکێ و ئاریکاریێ پێرا بکێ ئەپلیپێسیا ئەف نەخۆشی چییە؟ ئەف نەخۆشی الكودي دەچێت بێ مەژیدا بەرینەها مە دەرسین بەهوری دا وانەیە بەهوری دەمە بەحسا چ کرد بە بەحسا هەرکۆکا سنەری کرد نە هەرکۆکا سنەری بریا چ چێت بوو؟ بریا ئەیۆنە ئەیۆن چنە؟ مەگۆ سۆدیۆم بۆتاسیۆم کلۆر هایبەرنەدیژی هەبوون مە بەحس کردن مەگۆ هەمناکی هەموو چ چێتکن هەرکۆکا سنەری چێتکن گاڤا ئەلکتریکیشی چێت بێ بریا چ چێت بریا ئەلکترۆناتا چێت بێنە طب ئەلکترۆنات و ئەیۆن کارێوا وەک هەفتێ گوتن وەک ئەلکتریکێ چێت بێ گاڤا ئەم ئەلکتریکیا مێژی نەڕاستوەرێ چێکردن چ چێت بێ مێژیم تەبلی هەب بێ یان ئەزێ هشێ خۆ کەڤم کەڤمە عاردێدا یان ئەز نکارم برێک زێم سەرچێکی ئە نکارم تشتێکی بحادێم و کاری خۆ بکەم لەوێ دێت سەکنم لەوێ دێت چ چێت بێ هەرتم ئەف کەس هشي خود كبي عرديده حتى جابك باش لا شي قال كي لزان تنجي تيجي بيج عرديتي هلدان وتكبيش بركو الكتريكا لا شي ويدا شاش شغلي كاري خو شاش بيكتيني نا اگاهيا ناگهني بدي لا افكس كاري خو بمشي وقافي خو بدينا اب الكتريك تشتكي ويناكيش هشبون تخي و كلكو حتى لا شي لزان تنجي تيدا تشيد بي سدا مي قالك انا بلكي قضا تشي بي بگه مجي جهه كاري تفقري خراب بي يان قافا برخين تشيد بي برخين جي وقتا راين خوينيك بقين يان تيدا خوين جمدي افهمود بن سدما ابي بيلسيا لي سدما هري خويا هي نهاتيا قوتن و درمان جيرا نهاتيا شيكرا برخين تشيا برخين قالك كس ام بولا كت نافي أم بيجن جلطة جيرة كهرتم جلطة يعني برخين وك تيجوتي دي سدمي هنيان دامارين خويني قالك يخوين تي درحن بو أو دامار قد تهايا خوين درجه ناتشي جهي لازم يان أخوين الفي داماري دهش كبوا يكش هارتكا تما ماجي شاني مسنر تي دهنا شاني السنر تشجر لازمة تشتي قالك يجرينك
أكسجين وتيمار. قابا أكسجين وتيمار هردو نجهنا ميجي تشجيتي كاري هرتم سكني. أكسجين إنرجي دي أب إنرجي شكودي ديش تيمارتي أكسجين إن تيمارت شوطيني جي إنرجي تشيد بي قابا ها أتشتكي تشوطينم چه انرژی جت چکرن انرژی اگر ماهیه نه دل مجیده نه انرژی اگر ماهیه جوی شوطانی چه به انرژی گو کار چت کی اواد هلی افشانه کاری خو بک بینید گاوا دامارن خوینی تیماری او اکسیژن نگه نشانه سنر یل مجیده چه به افشانه یمرن کاری وای سکنی ویدا میدا صدما چیه یان اف دامار قطعانه خوینا وارجهای و ناچه جه جرا بدیوی یان تیدا جمدی و نهری افخین هری شرباسانا شانا ویدا میدا افکس گوی هری جم تختوریان وی باش ببیب درمانا وی بلحقن وی خوینه بسکنینن و یان بلکی بمینه که ماین جم چی ببین یان کار بلاشی خود افگر که كندي نكاري قابا جهي تفقري بسكني هناك هنا بتشتانا ما تحسن تكون جهي به حسيني لدايا أو جهي به حسيني خوينها وتشوسر خرابوا يعني هرتم تشتك تيدا خراكر نخوشيا چهاري قلبونا مجي چيا برينها نها بتشتيا مدبين أم قوري تشتيا مبرينها برين أمتن شيرو بكرن چما جبركو هر يك خطوات إيجابية وهنا أو قاف برينها مشيرو فكرنا أم هات كان سروانا قاب أخبر كل بونا ميجي ما برينها ما قوم ميجي برياسي بركاتي باراستن أو برك كل بون تيدا تشيد بي قبل بيجم كل بونا ميجي بريوا بركا أو كل بون تشيد بي كل بون سدما عيشيا قبل بيجم كل بون هرتم بكتيريا ين كيارك بكتيريا وكيار أو كل بوني هرتم ميجي دا تشيد كن قاوا بريا قه يعني بريا خويني أفكار وبكتيريا هرن بجهن مجي تيدا تشيد بي كل بون تشيد بي قاوا أزوب في كل بوني بحث متهر مجم بجيش قاوي درمانا بدنا منو لساغلن بم لي قاوا أزونا تشم ويقلك إزراري ديمن ومني هر تم نخوشي عداوي زهايمر جي نخوشي كا إيريسيا سدما ويناكي جينك سكروزوما 21 أو جين چتكي بروتينك الجمع هي يكا راستا شكستن تيد چيد بي أو شكستنا ويناكي هيباركنو چيدكي ناوي أميليوت چتكي الدور عشانة يسنري دور بيشتكي كارويت سكنين ونهر كارو خبيك بين الكودا ميجي دا الجهي بيرانيني يعني قاوات شتكي بين مبيرا خوا لوي ديدا چيد بي صدماي چيا أو هيبارا أميليوت يان انجام يناكي تشيا انجاما كروموزوما جوجينك السر هيا فيتشتي بيكتيني وبروتينا هري جرين دشكيني الفيدي دا بيرانين تشي افكس مشاوين راست بي الكنجي تشيد بي بشتي 8 شيستي هرتم بشتي 8 شيستي تي خويا كرين الفيدي دا مقهان داويانا خوشيا جي ومقهانا داويا وانا خوا وكيف خوشي بمين